دوو بە لەو کەسەی لە ئەدەب دوورە ماڵی بێ ئەدەب ماڵی بێ نورە. ئەمە وتە و دانراوی مامۆستای گەورەی کورد و زانای وەڵا هەریەکدان لەو زانانە دووبارە بێتەوە لە مێژووی ئێمەیە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس گۆڕەکەی پڕ لە نور بێ و ئێستای لە هەموو کاتێک خۆشتر بێت و دەرەجاتی عالی بێ. ئەو پیاوەی کە لە ڕۆژی وەفاتکردنیە کێشی جەستەی تەنها 39 کیلۆگرام بوو. بەڵام کێشی کتێبە دانراوەکانی کە ئەتخستە سەر یەکتری 52 کیلۆگرام بوو. ئەو پیاوە هەتاوەکو تەندروستی باش بوو لە ژیاندا بوو خزمەتی ئاین و ئەدەبیاتی کوردی کرد. ئەگەر ئێمە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسمان نەبوایە لە نالی و مەحوی و مەولەویش تێناگەیشتی. ئەو پیاوە لە دوای خۆی کۆمەڵێک کوڕ و کچوو نەوەی بەجێهێشت کە ئێستا ئەوانیش بۆ ئێمە نمونەن و ئەتوانین لەیانەوە فێربین. 5 ساڵ لەمەوبەر لە خزمەتی دکتۆرێکا بوو میوان بەرنامەمانە کرد وەڵا 5 کەمتر 4 بوو. هەر لە خۆی لە دوای بەرنامەکە باسی تەسەوف هاتە پێشەوە و دەرکەوت ئەو پیاوە کە کوڕەزای مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسە. ئەم ساڵیش کە دیکۆری بەرنامەکان دانا برادران داوایان کردوتیان با نیشانەیەکی ڕەمەزان هەبێ لەناو بەرنامەکەیە کە ئاکرێ مانگێک بێ، بەڵام لە باتوێی مانگ بە پلاستیک دروستکەین من مانگم بە معریفە هێناوەتە ستۆدیۆوە. جنابی دکتۆر دیار دەکەم سپاس بەخێر بێ سەر و سەرچاو خۆش بیا خوا چاو هەمیشە گەشت بێ. ئێمە لەو کاتەوە برادریشین و هاوفکریشین و هاوڕێبازیشین یاخوا بەخێر بێ خۆش بیا خوا. پار ڕەمەزانش لە خزمەت تا بووم وانە بوو خزمەت لە منەوە خزمەت لە منەوەیە ئەم شەویش ئینشەڵا بێکەوە دایشتێکی خۆش بکەین و خزمەت لە منەوەی کە پێمەکرێ. ئێمە لە خزمەتتان ڕێزانخانیش راپۆرتێکی حازەکە و دەربارەی خوورما و تەندروستی مێشکە و دوایچینە لای ئەوە. بەڵێ جەنابەت زۆر لەگەڵ شیرینیا بینت خۆشە لەبەرەوەی فەرمووی شیرینی خواردنی مێشکە خواردنی مێشکە. بەڵێ اینجا بینەرانی بەڕێز لەگەڵمانە بن بۆی کە بزانین شیرینی خواردنی مێشکە چۆن وا بکەین بخۆین و قەڵەویش نەبین. من خۆم تۆزێک وەرگم زیایی کردو بەڵام هەوڵێ ئەم ڕەمەزانە تۆزێ بچوشی کەمەوە. پێشەوەی کە لەگەڵ جەنابی دکتۆر دیارە باس لە تەوەرەکەمان بکەین و باس لە تەندروستی مێشک بکەین، کاک سەلاح جەمیل لە هەڵەبجەوە هەر ساڵی پار راپۆرتێکی لەسەر زانای نەمر مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دروست کردووە. ئەوە ببینن کە گەڕاینەوە پێتانەڵم بۆچی هەر کەسێک کە کوڕی ئەبێ لێمە پرسە ناوی بنێت چی ئەڵم ناوی بنێ نامی. بینەری راپۆرتەکەی کاک سەلاح بین و گەڕینەوە خزمەتتان. مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەستێرەیەکی درەوشاوی ئاسمانی زانست بووە، گەورە زانای ئاینی و ئەدیب و موفتی عێراق بووە. ئەو کەسە بووە کە هەموو ژیانی تەرخان کردووە بۆ خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و زانستە شەرعیەکان. زانایەکی دنیانەویست بووە، لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە، لە باشووری کوردستان گەشەی کردووە، دواتر لە بەغداد گیرساوەتەوە. بە قەنەعەتی من مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە 3 تەوەرەی زۆر سەرەکی ئیشی کردووە. لە پاڵەوەی کە مەسەلەن کاری زانستی علومی شەرعی دەستی باڵای هەبووە، ئەم پیاوە لە پەڵ ئەوەشە خزمەتی بە زمانی نەتەوەکەی کردووە، خزمەتی بە خودی نەتەوەکەی کردووە. ئەم تێکەڵکردنی ئەم 3 تەوەرەیە هەم خزمەت بە نەتەوەکەی خۆی، هەم خزمەت بە زمان، هەم خزمەت بە زانست، بەڕاستی هەموو کەسێ ناتوانێت کۆی بکاتەوە. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس زۆر ئازایانە، زۆر مەسەلەن قوڵ و ڕۆچوو لەم مەجالانە توانیوێتی کاری کردووە. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس وەکو مەسەلەن گەنجێکی کورد هەر لەو سەرەتای مناڵیەوە کە بە عینوانی ئەوەی کە لە بنەماڵەیەکی دینپەروەر و لە بنەماڵەیەکی ئاینی گەشەی کردووە و گەورە بووە هاتووەتە بیارە. دەوێ علومی شەرعی خوێندووە وەکو هەموو فەقیهێکی ئەو سەردەمە کە علومی شەرعی خوێندووە. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس لەگەڵ ئەوەی کە خۆی باسەکە ئەفەرمێ من لە سەرەتای خوێندنم ئەوەی کە بەدەستم خستووە کەسب بووە، ئەوە نەبێ موهێبەیەک بێت لە ناو منە وەکو کەسێک کە خۆی زەکاوەتێکی وێ کەسب بووە و هەوڵم بووە جوهدم داوە کە گەیشتوون بەمەی کە هەمە. لەبەرەوە مامۆستا عەبدولکەریم مودەڕیس بەڕاستی کاتێک کە لە حجرا ئەخوێنێ وەکو فەقیهێکی لێهاتوو سەرکەوتوو کارامە
توانیوێتی ئەو خۆناغانەی خوێندن ببڕێ بەڵام لە دەرەنجامی ژیانی کاتێک کە ویستوێتی مەسەلەن کاری مەلایەتی بکە ئیدامە بە کارەکانی بدا سێ چوار قۆناغێکی لە ژیانیا ئەبینرێ لە بیارە ئەمێنێتەوە ماوەیەک مدەڕیسە بێ لە نێکزەجار ئەمێنێتەوە مەسەلەن لە کەرکووک ئەمێنێتەوە ئەمجا مەسەلەن لە سلێمانی ئەبێت ئەمە لێرە کە ئەبێت وەکو مەلایەتی کاری مەلایەتی کردووە وەکو ئەوەی کە علومی شەرعی وتوەتەوە تەدریسی کردووە مدەڕیسێک بووە دواتر دەرەنجام ئەچێتە بەغا عادەتی زانایان ئاوهایە یعنی قەناعەتم وایە کە ئەگەر بێت مەسەلەن زانایانی ئێمە یا با بڵێن مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بشبهێنین ئەیشبهێنین بەو ماسیە گەورەی کە لە ناو حەوزێکی بچووکە جێی نەبوویەوە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس ئەم شوێنانەی کە باسمان کردن بۆ مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بچووک بوون بۆ ئەوەی مامۆستا مدەڕیس دەرکەوێ و ببێ بەو پیاوە و فعلەن ئەو دەرکەوتە حەقیقەی خۆی هەبێ ئەو ڕۆڵەی خۆی ببینێ فعلەن ئەبێ لە بەغا بێت چونکە بەغا وەکو ئەڵێ بازنەی بە یەکگەیشتنی دنیای ئیسلامی بووە لەو شوێنە دنیای ئەوە بووە کە زانایان و علەمایان لەو شوێنە یەکتری ببین و چەقی بە یەکگەیشتنیان بووە فعلەن ئەبوایە مامۆستا عەبدولڕیز بۆەوەی ببێتە ئەو زانایی کە ئێمە ئێستا قسەی لێ ئەەکەین ئەو ئەستێرە گەشەی لە دنیای زانست و ئەدەب و زمان و خزمەت بە میلەتەکەیە بوونی هەبووە فعلەن ئەبوایە لە بەغا بووایە لە بەغاشە تەنها وەکو مامۆستایەک ڕۆڵی نەبینیوە و مدەڕیسێک و لە شوێنێکا دەرس بڵێتەوە بەڵکوم بەرزترین مەرتەبەی زانستی ئەو سەردەمەی بڕیوەکە گەیشتووەتە ئەو ئاستەی کە پێوترێ مفتی عێراق کە یەکێکە لەو مەقامە بەرزانەی کە هەموو کەسێک پێی نایگا مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لە مەجالی زانستەکانە لە کۆی مەجالەکانە خزمەتی کردو وەکو عەرزم کردن لە مەجالی زمانە بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی تەماشاکەی لە زمانی کوردیە هەر لە سەرەتاوە دوو ڕشتەی هەیە دوو ڕشتە کتێبێکی فەرهەنگی زمانەوانی کوردی عەرەبیە کتێبێکی زۆر نایاب و جوان و پوختە بۆ ئەو سەرەتانەی کە ئەخوێنرێ مەسەلەن لە خزمەت بە زانستی عەرەبی لە مەجای نەحو و سەرف و ڕەوانبێژیە کە عروزی نامی هەیە کە کتێبێکی زۆر بەقوت و زۆر باشە و فەقیە لە تەمەنی مەسەلەن خوێندنی باڵایە ئەگاتە ئەو شوێنە و عروز و ئەمانە ئەخوێنێ لەبەر ئەوە کاتێک کە ئەمە ئەبینی لە مەجای زمانە ئەم خزمەتە گەورەی کردووە لەو لاشەوە لە پاڵ ئەوەشا خزمەتی بە زانستی قورئان کردووە تەماشاکەی سێ تەفسیری گەورەی هەیە کە هەر یەکێکیان شاکارێکی دەوڵەمەند و گەورە و جوانە کە ئەکرێت لە هەموو مەجالەکانە ئێمە بگەڕێنەوە بۆی و بیکەینە سەرچاوە لەوانە مەسەلەن مەواهیب الرەحمانی نووسیوە کە عەرەبیەت زیاتر لە 7 بەرگە مەسەلەن تەفسیری نامی هەیە بە کوردی 7 بەرگە خلاصەی تەفسیری نامی هەیە کە جیاوازە لەو تەفسیرانەی کە بەرگێکە و لە بەردەستمانایە وەکو تەفسیرێکی ئاسان و تەنها ئاەتەکەی تێدا تەفسیر کردووە قسەکەی من ئەوەیە مامۆستا عەبدولکەریم مدەڕیز لە مەجالی قورئانیشا بە هەمان شێوە ئیشی کردووە مەسەلەن نوری قورئانی هەیە کە کتێبێکە علومی قورئانی تێدایە کتێبی وردی تری هەیە لەم مەجالە بۆ نمونە لە مەجالی علومی حەدیثە کتێبێکی زۆر نایابی هەیە ڕێگەی ڕەهبەری هەیە کە کتێبێکی زۆر نایاب بە پەخشان نووسیوێتی بە شعر نووسیوێتی و دواتر شەرح کراوە و بۆتە کتێبێکی نایاب و چاک و باش لەگەڵ ئەوەشا لە مەجای فقهیە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس دوو کتێبی شاکاری هەیە مەسەلەن تەماشاکەی جەواهیر الفتاوای هەیە لە 3 بەرگا خۆی ئەبینێتەوە ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە بە فقه لەولاوە تەماشاکەی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس شریعەتی ئیسلامی هەیە کە بەڕاستی من بە قەناعەتی من مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لەم مەجالە فقهێکی کوردی پوختی جوانی نووسیوە بۆ کورد یعنی تێگەیشتنێکی قوڵی هەبووە بۆ ئەم مەجالە و فعلەن ئەو فقهەی نووسیوە کە کورد پێویستیەتی ئەبێت ئێمەی کورد هەمیشە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بزانین ئەو پرسیارانەی کە میلەتی کورد هەیە لە شریعەت مامۆستا عەبدولکەریم مدەڕیس چۆن وەڵامی داونەتەوە فعلەن ئەتوانین ئێمە لەو مەجالە ئەو ئیسفادە بکەین کە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لەم مەجالە کە خزمەتێکی گەورەی کردووە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس جگەلەوەی گەورە زانایەکی ئاینی بووە ئەو پیاوە بۆ کە بەهۆیەوە لە نالی و مەحوی و شاعیرەکانی تری کلاسیک تێگەشتین لە دنیای ئەدەبدا خاوەنی چەندین شاکاری ئەدەبی بووە ئەوەی کە ژێ ئەکاتەوە لە ئەوانەی کە سەرقاڵی ئەدەب و شیعر بوون ئەم پیاوە لە ڕوحی دینەوە تەوزیفی ئەدەبیاتی کردووە ئەمە مامۆستا عەبدولکەریم جێ ئەکاتەوە لە ئەوانی تر چونکە هاتووە لە ناو ئەو ئامۆژگاری و نەسیحەت و تەعالیمە جوانانەی کە لە دینی ئیسلام هەیە بە شێوازی ئەدەبیات ئەم دەری بڕیوە زایدەن ئاوێتەی سروشت و تەبیعەتی کردووە کە شاکارە گەورەکەی مامۆستا بە ناوی بەهار و گوڵزار کە خۆی لە ئەسڵا دوو کتێبە بەڵام بە دوو کتێبی جیا نمایش بووە
دەرخەری ئەو ڕاستیان کە مامەسا چەند بە شێوەیەکی جوان تەوزیفی ئەو تعالیمە جوانانەی کە لە دین فێری بووە لە خزمەتی مەلا و حجرەکانە فێری بووە لە شعر و ئەدەبیات تا ڕەنگی داوەتەوە. ئەم کتێبە بێگومان ئەبێتە دوو بەشەوە، بەش یەکەمیان گوڵزار کە هاتووە 54 بەیتی داناوە لە ناو ئەم بەیتانەیە سەر گوڵزاری ڕەوشت، گوڵزاری خواناسین، گوڵزاری ئەدەب، گوڵزاری وەفا، ئابم شێوەیە لە زمانێکی شعری ئەدەبی جوان تەوزیفی ئەمانەی کردووە کە زانیوێتی خەڵکەکە بەم شێوەیە ئەتوانێت چێژ لە ئەدەبیات وەرگێەوە. لە دیوێکی کەشە مەسەرەن گوڵزار وشەیەکە، گوڵزار و بەهار وشەیەکە زیاتر تەفاعولی تایە، زیاتر گەشتبینی تایە. ئەوەی ویستووە کە چۆن لە دینە ئینسان هانە درێ بۆ ئەوی کە هەمیشە گەشتبین بێ، هەمیشە بیری ئیجابی هەبێ، هەمیشە بیر لەشتی جوان بکاتەوە، بیر لەشتی باش بکاتەوە. لە ناو شعرەکانە ئەمانەی تەوزیف کردووە بە ئەو ڕەوشتە ئاینی و دینیانەی کە لە تعالیمەکانی ئیسلامە فێری بووە و لە چوارچێوەی ئەدەبیات تەوزیفی کردوێتەوە. مامۆستا شارەزایەکی باشیە بۆ لە زمانەکانی عەرەبی، فارسی، کوردی با بڵێن و زۆرێک لە شعرەکانی هەر بەو زمانە بوون. تەنانەت ئەم زانە گەورەیە هەندێک مەواقفی هەیە کە مووقفی مەردانە ئەکرێ ناویبرین. تەنانەت عالیەخانی کچی کە ئەیگێڕێتەوە جارێکیان حەمەی مەلاکەریم کە ئەبێتە کوڕی مامۆستای ئەم زانە گەورەیە لەلایەن ڕژێمەوە دەستگیرەکرێ، فترەیەک بێسەر و شوێنەکرێ. تەکلیفەکە لە مامۆستا کە بۆ ناشی هەواڵی سوراخێکی بکەیت بۆی عەزێتی نێن، چکو هەواڵی هەبوو کە عەزێتیانەیە، عەزێتیان نابوو. مامۆسای و من سرم شۆڕ ناکەم بۆ ئەو ئەمانە و ناتوانم ببمە ئەوەی کە بمە پردێکی پەیوەندی ئەمانە پەیوەندیم لەگەڵا دروستکەن و تەکلیفیان لێ بکەم بۆەوەی کە قەیناکە بە ئەو عەزێتی بێ فترێکی کە هەر خەلاسێ بێ و نەجاتێ بێ. یعنی یەکێکە لەو پیاوانەی کە بە بەردەوامی سیاسیەکان لە بەردەمی ئەمە چۆکیان داناوە، نەک ئەم لە بەردەمی ئەوانە چۆکدا بە بچێتە بەردەرگایان. بەداخەوە کۆکو ئێستا مانتیقەکە زۆر پێچەوانەیە. هەر چۆنێک باس لە ئەتکار و ڕەفتار و شێوازەکانی ژیانی ئەم پیاوە بکەین بۆ خۆی گەوهەرێک بۆ لە ناو دنیای زانست و معریفە و شەریعەت و ئەدەبیاتی کوردیە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە ژیانیدا خاوەنی زیاتر لە 60 کتێبی ئاینی و مێژووی و ئەدەبی بووە. لا ساڵی 1901 لە گوندی گوێزە کوێر لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە کۆتا ڕۆژەکانی مانگی ئابی ساڵی 2005 لە بەغداد کۆچی دوایی کردووە. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. ئەگەرنەواڵێن ئەو کاتەی کە لە کۆتایەکانی مانگی ئابا بێت، مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس تەندروستی باش نابێت، ئەگەرچی تەندروستی مێشکی هەتا ئەو ئێوارش کە بە ڕەحمەتی خوا چوو هەر باش بووە، بەڵام تەندروستی لەشی باش نەبووە. داوای ترێی کردووە وتیانە قوربان بەم کۆتایی مانگی ئابەت ترێمان لە کۆ دەسەکەوێ، فەرموویەتی بڕۆن بۆ ماڵی فڵان کەس لە فڵان شوێنی بەغا ترێ هەیە. ئەڵێ کۆمەڵێک خەڵکەڵەسن و درنگانێکی شەوە بێت، وابزانم دەوروبەری 11 بۆ 2 شەوە بێ، ئەگەر تاریخەکەم بکاتەکەمە باشی بیرما بێ. ئەڕۆن و لە دەرگای ماڵەکادن ئەڵێن فەرمو ئەڵێن ئێمە هاتوین مامۆستا مەلا عەبدولکەریم ڕای سپاردووین کە فەرموویەتی حەزم لە ترێە، فەرمووشێتی لێرە دەستەکەوێ. ماڵەکە وتیانە فعلەن ئەم ئێوارەیە لە ئەردەنەوە دووسنوق ترێمان بۆ هاتووە. ترێکە هەمووی لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریمە، بەڵام مادام ئەو پیاوە پلە و کەراماتی هەندە بەرزە، تەنها داواکاریمانەوە کاتی کە ترێکە هەنۆشێ ڕسمێکی بگرن. هەر کاتێک ڕسمێکی مامۆستا مەلا عەبدولکەریمتان بینی بە بۆڵێک ترێ سەوزەوە کە من بە خزمەتیەوە ڕسمە گەشتوم، ئەوە بزانن کە دواوێنی ژیانی مامۆستایە و دوا ژەمە کە نۆشیوێتی. هەر کاتێکیش هەر کەسێک دووگیان بوو خۆشتری ناو کە لێ بنێن، ئەلبەتە لەگەڵ ڕێزمە بۆ ناوە ئاینەکان کە خەڵکێک کە پێی خۆشەوە هەندێک بیرباوەڕی ئاینی هەیە، بەڵام وەکو ناوی کوردی نامیە، لەبەرەوەی نازناوی شێعری مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس بۆ و بە معنای ناودار دێ.
دکتۆر دیاربا لە خزمەت تا دەست پێ بکەینەوە خزمەت لە منەوە باسی مێشک و دەمار بکەین. حەزەکەم ئەو پرسیارەت لێ بکەم و هەمووەکوونەوەی مامۆستا مەلا عەبدولکەریم وەکو پسپۆڕی کارەکەی خۆت. ئەم مێشکەی کە ئەلێرە هەیە بڵێ ئەم لە تێکە بەدەستی منەوەیە بەڵێ کاکاتە لای چەپ ئەکاتە لای چەپ. ئەوەی مامۆستا مەلا عەبدولکەریم لەگەڵ ئەوەی بەڕێست و ئەوەی منە پێکاتەکەی فەرقی هەیە؟ ئەگەر عنی بە شێوەیەکی گشتی سەیری بکەی، ئەگەر عنی بە شێوەیەکی دارەکی سێری بکەی فەرقی نییە. ئەگەر بە شێوەیەکی دارەکی سێری بکەی فەرقی نییە. یانووی کە جیا کاتەوە کە مێشکی یەکێک لێکێکی تر جیا کاتەوە بریتێ لەو داتا و زانیاریانەی کە بە درێژای تەمەنە دووەری ئەگری تەنانەت یعنی نەک هەر بۆ باپیرم بەڕەحمەت بێت، تەنانەت بۆ زانا ناودارەکانی کەشی لە جیانە کە گۆڕانکاری گەوریان کرۆ لە ژیانە لە دوای کۆچی دوایانەوە لێکۆڵیویان لەسەر مێشکیان کرۆ بزان کە ئەم خانانەی کە ئەم سامێشکە چ جیاوازێکی لەگەڵ خانەیەکی کەسێکنێت ئاسای هەیە بۆچی عنیمە ناتوانین کە با بڵێن کەونە بلیمەت بینەوە کۆی کە ئەوان دەکەونێ بلیمەتە گەورانیان نوان چی عنی مەسەلەن یعنی گەر باپیرم بنمونە بێنەوە کە شانازی پێوەکەم چ لە ڕووی بیر و چ لە ڕووی ئەوەی کە بۆ دیاسە لە دو ساتەکانی تەمەنی شابیری لە دەستنیا و ئەو عنی قابلێتی لەبەرکردنە زۆرەی کە ئەو هەموو داتایە لە ناو ئەو دەوسمێشکا خەزن ینی بکرێ لە ڕووی یعنی ڕووکەشیەوە جیاوازینە، بەڵام خۆی لە ڕووی پێکهاتەی ناوەکیەوە ئێمەسا چ زانیارێک وەربگرین بە درێژایی تەمەنمان چ زانیارێک وەربگرین تەنانەت نەک ئەو زانیاریانە بریتی بێت لە داتایەک بیخوێنیتەوە کە وەری بگری کە بزڵ بەدەوەکو چۆن لە کۆمپیوتەرە داتایەک داخڵەکەی توری تر لە ناو نێ کۆمپیوتەرەکەمێنێت تەنان لەوانەیە ڕووداوێک بێ کە کاریگەری هەبێ لەسەر تۆ تەنانەت تان لەوانەیە هەستێک بێ کە وردە وردە دەست پێ بکات تەنانەت یەکێک لە تیۆرەکانیە کە باسی غەریزە ئەکەن کە باسی ئێمە کاڵن غەریزەی دایکایەتیە غەریزەی خۆپاراستن هەیە غەریزەی مەسەلەن تێربوون هەیە ئەم یعنی غەریزانە لە خۆی دروست نەبووە لە مێشکە تیۆرێک لە تیۆرەکانی کە چۆنیەتی دروست بوون ئێمە غەریزەیە ڕوونەکاتەوە بۆ تۆ دەڵێ ئەمە بریتێ لە کەڵەکە کراوەی زانستی مرۆڤایەتێ لە مرۆڤەکانی پێش خۆتەوە دەمەنێت هەمومان یعنی چۆنەکرێت لە ڕێگەی DNA بۆ نمونە ئێستا ئەم لوتەی کە من هەما ئەکرێ لوتی باپیرم بوو بێ لوتی باپیرە گەورەم بوو بێ یان لوتی پێش 5 پشت پێش 10 پشت بوو بێ بە هەمان شێوە DNA پاراستێتی بەم شێوێ و لە نەوەکانیشما دەرەکەوێتەوە ئەکرێ ئەو زانیارێک کەڵەکە بوانی کە لە مێشکی پێشووتری شاو بێ ئێستا لە مێشکی منابوونی هەبێت بێگومان ئینجاوی کە لە زانست ڕوونیە کاتەوە هەموو داتا و زانیاری لە مێشکە بە شێوەی گەردیلێک دروستە بێ پێوترێنە نێلسن بەدی پێوترێت نێلسن بەدی گەردێکی پرۆتینیە لێمەوەی لە زانستا کە فێرێ بین هەموون گەردێکی پرۆتینی توانای یعنی بۆ ماوەی هەیە کە لەنەوەی کۆبچە بۆنەوەیکی تر هەتاکو تۆ ئەم یعنی گەردە پرۆتینیانە کە لە مێشکتا بە چ جۆرە زانیارێک کەڵەکابێ تانە دەگەر باسیشی بکەم باسییانە کرد ئەڵێن کە لە باشووری بڵسا لە باشووری عێراقا مەوال هەیە لە باشووری عێراقا ڕەنگی ڕەش زاڵە لە باشووری عێراقا لەم یعنی وڵاتانەیە کە ئێمە کە خەم و خەفەتمان زۆرە زۆربەی زۆری دەنگبێژی و ئەو شتانەمان بریتە لە ناخۆشی بریتە لە خەم و خەفەت دەرکردن یەکێک لە شتەکان ئەڵێ ئێمە لەبەری بە درێژایی مێژوومان لەو شتانی کە لە ناخمانە چەسب بۆ لەو شتانی کە لە ناو مێشکمانە کۆبۆتەوە ئەو یعنی بڵێنێت هەستانی کە وەرمانگرتووە هەمووی پەیوەندی بە کاتە ناخۆشەکان و بە کاتە پڕکێشە و پڕ قەیرانەکانە لەبەرەوە ئێمە خۆمان بە سروشتمان لە ئەنگریمان زیاتر بۆ ناخۆشیر هەتاکو ئەوان لە توانیە ئەوان ئەتوانم شایەتیەوە بم کە جەنابەت ماشەڵڵا دەمە پێکە سەلامەت بی ئینشاءڵڵا جەبام لێرە خزمەتێکی جەنابەت بکەم ڕات بگرم ئەگەر هاوڕانی بفەرمو هاوڕانی باڵێ ئەوەی کە ئەڵەن سوودە تەندروستیەکانی ڕۆژوو بە تایبەتی ڕۆژووی ئیسلامی باڵێ معلومی جەنابتە ڕۆژوو ئەنواعی هەیە لە ئاینی ئیسلامە بە جۆرێکە لە مەسیحێتە بە جۆرێکە لە بودیزمە لە یۆگایە لە هەموو طریقەتە ڕوحانەکانە شێوازی جیاوازی ڕۆژوو هەیە باڵێ من لەگەڵ ئەو ڕایام کە ئێمە نابێت شتی ئاین کە مێتافیزیکە کە لە سەر و توانای مێشکەوەیە کە تۆ زۆر لە من باشترەزانی مێشک تەنها ئەوە ئەناسێتەوە کە وەری گرتووە پێشتر باڵێ ئێمە نابێت ئەو شتانە هەوڵ بین لە زانستەوە لێ تێبگەین بەڵکو شتە ئاینەکان لە جێگەی خۆی لە مەتافیزیکا بێ زانستی لە جێگەی خۆیان بێ باڵێ چیە فەرمی من ینی لە ساسەر هاوڕاتم تەنانەت هەر خۆی لە بەرنامەیەکی شابوویە کە باسەکرێ ناکرێت تۆ پیرۆزی شتەکان کەم بکەیتەوە ناکرێت تۆ پیرۆزی دین
حەچ ینی جۆرە دینێک بێ بڵێ ینی کە کەمیکەیتەوە من ینی بێرمە پرسیاروی وەڵامەکەلەوە بوو ئایا لاسان نوێشکردن بۆ تەندروستی باشە یان تۆ نابێ بڵێ نوێسکردن بۆ تەندروستی باشە دەبێت بڵێ دەکەمادە من باوەڕم بەو ڕێبازە هەیە دەکەمادە من باوەڕم بە هێزێکی میتافیزیکی وەکوی کە جەنابەت باسی کرد کەواتە من کەوتی ئەو چی بکەم من یەکەم یعنی من نایم پاکانە بێنمەوە بڵێ من لە کاتی مەسەرسا لە کاتی دەست نوێژگرتنا دەموچاوم ڕۆژانە 5 شم جامش خۆ 5 دەموچاوم ڕۆژانە شم و نوێژی شێ ناکەم لایەوە خێری نوێژەکە بێ مەسەڵ لێ تۆ کە بە سوژدا ئەبەی مەسەلەن کە ئەمانە جۆرێکە لە وەرزشن جا من لە چمە جێمێک و وەرزشەکەم ئایا خۆی ئەمە جێگەی پیرۆزی نوێشکردنەکەکە تەنانەت یعنیمە خۆی بۆ خۆی ئەتوانم ینی بڵێم کە لە پیرۆزی شتەکان کەمەکەینەوە لە ئەوسا نەریتانەیە کەمەکەیتەوە یە کە تۆ پێویستە پابند بیپێوەی جا خۆسا ئەگەر ئایا ڕۆژوو ئەگەر باش بێ بۆ تەندروستی لەو کاتە تۆ لە برێوی بە خەڵک بڵێ تۆ ینی لە پابندیت بۆ خوا لە ڕێگەی ڕۆژوو دووپات بکەرەوە ئەو کاتە تۆڵی پابندی خۆت بە تەندروستیت لە ڕێگەی ڕۆژوو دووپات بکەرەوە یعنیمە لە کەمکردنەوەی پیرۆزیەکانی سروتە دینەکانە جارێکی کەش بڵێم بچمەوە سەر باپیرم من کە فێری بووم لێوەی برسە کە فێر بووم لێوەی کە پێویستە تێکەڵاوی لە بینی ئەو شتانە نەبێ یعنیزاد جەنابی شت کە لە سەرەتا باست کرد کە باپیرم لە خزمەتی چ بە ئەدەب گەیانەوە چ بە دینش گیانەوە و چ بە نەتەوەش گەیانوە لەلای کۆری ئەکرێ کۆمەڵێک کەس بڵێ جیاوازێکی زۆر زۆرێ لە بینی شیعرەکانی نالیا کە باسی دڵداری و خۆشەویستی و کە وەسفی جوانی و کە وەسفی عشق و ئیلهامەکە و لەگەڵێکێکا کە خواپەرست بێت و کە لەوانەیەوە تا ڕادێک دوور بێ لەوەی کە ئێمە لەو دیانەتە تەقلیدیە تێگەیشتنوێ کە بۆمان ماوەتەوە کەمە بە جۆرێک لە ناکۆکی داینێ لەبەرەوە خۆی لە خۆیە ناکرێتەوە پیرۆزی شتەکان بەشتی کەمتر لە خواری خۆی پاکانە بکەیت و بیانی بۆ بهێنیتەوە تاکو ئێستا مرۆڤایەتی معقەتترین شت کە ناسیوەتی ئاڵۆسترین شت کە ناسیوەتی مێشکی مرۆڤە دروستە بەڵێ بەڵام ئاواژ ئەتوانین بخڵەتێنی ئەوەی ژەر دروستە بێگومان ئەتوانین لە ڕێگەی دەنگی حەبەوە لە ڕێگەی پێنسی سیمی دازۆڵامەوە پێنسی سیکی تامینەوە ئەتوانی لە ڕێگەی دوو قسەوە هەڵی خڵەتێنی ئەتوان لە ڕێگەی دوو قسەوە ئەتوانی لە ڕێگەی دوو کردداری هەڵخڵەتاندن کە ئێمە کە لە کۆمەڵن خەڵک ڕوو کەشی جایە و ناوەخنی جای باسەکەین چکە خۆی مێشک عنی هینە داتاوەرەگرێ باڵێ من و تۆ زادەی ئەم کۆمەلگاین کە تیا گەورابین من و تۆ لە شوێنێکی تر داتای جیاواز وەرگین زاتەی ئەو هینە کۆمەلگای بین ئازایەتی نییە کە من مەسەن لە کۆمەلگایکی پێشکەوتووە لێگەشە بکەم تکنۆلۆژیا بزانم دوسا بە هەمان شێوە شەرمەزاری نیە من لە کۆمەلگایەکی ناتکنۆلۆژیا لێگەشە بکەم و نەزام کە کارتێکی بانکی بەکاربێنم یانمە نابێ بەمای ئای بۆ نابێ بەمانەی بەسە بەماناوی کە زیرەکی من لە ئاسی زیرەکی یەکێکی تر نێکەمترە مێشکی تۆ بریتە لە پوختەکراوەی ئەو هەموو داتایی کە ڕۆژانە وەرێگری ئیتر چ لە ڕەفیقی باش بۆ یعنی هەمیشە با پێرمەڵێ ڕەفیقی خەڵکی باش کە و ڕەفیقی کتێبی باش بە لەبێت تۆ داتای باش وەرەگری کە داتای باشە دووەرگرت ئەتوانی درەنگدانەوەی باشی و داتایە لەسەر هەڵسو کەوتی ڕۆژانە هەبێ لەبەرەوە مێشکی من و تۆ زادەیانی ئەم سوۆسیال میدیایە کە من و تۆ قسەی تیاکەین زادەیانی ئەو ڕووداوانەیە کە ڕووداوێکیە لە بەسیانی بەسا بە سێ شێوازی جیاوازیەت بۆ لای تۆ بەڵامیانی تۆ بە شێوەیە کە ئەوەی لەگەڵ داتاکانی تۆ کە داخڵ بووە هەڵێ بژێری دوو کەس باوەڕ بە شتێکەکەن چوار کەس باوەڕ بە پێچوانێکەکەن و بیستیش باوەڕ بە هیچیان ناکەن لەبەرەوە هەتاکو بتانی خۆراک بی بە مێشکت دەکەمە لێرە کە باسی خۆراکەکەین کەوەکو خۆراک بەڵام من باسی خۆراکەکەم کەوەکو داتا چکۆی کە مێشک جیاکاتۆ لە هەموو هینە ئۆرگانەکانی تر سەرەتای یەکەم یعنی ئۆرگانە کە لە مرۆڤ دەسەکا بە ئیش و دوا ئۆرگانیشە کە کۆتایی پێ لە ئیشە ژیانی من تۆ بە ژیانی مێشکمانوی دەستپێکە کۆتایی من و تۆش بە مردنی مێشکمان بە کۆتایی بە ژیانمانە لەبەرەوە کە ئەو خۆراکی کە ئەیتێ چ لە ڕووی خۆراکی فیزیکی ئەوەی کە ئەو خۆراکی کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین چ لە ڕووی ئەو ینی خۆراکی کە با بڵێن خۆراکە نەبیراوەکە خۆراکە ڕوحیەکە دەتوانیت مێشکێکی تەندروست دروستکەی بۆ خۆت جا بەڕێزان ئەمە ئەوەتان بۆ ڕوون بکەمەوە بۆیە ئێمە یان من وەکو شخصی هەڵگورت
خزمەتانە و جەنابی دکتۆر دیاریش هاوڕایە لەگەڵما نامانێ بڵێن سوودە تەندروستیەکانی فڵان شتی ئاینی ئاین ئەلێرایە طریقەتە ڕۆحانەکان ئالێرایان مێشکیش ئالێرایە و ئەم مێشکە سەرباری ئالۆزیەکەی سەرباری ئەوەی کە تاکو ئێستا ئالۆسترین شتە کە مرۆڤایەتی ناسان بێتی زۆر بە ئاسانی ئەخڵەتێ لەبەرەوە کاتان لێکم ئاین لێرە مێشک لێرە تێکەڵاوی مەکەن مانهێنە یەک ئاست چونکە مەسلەی ڕۆحانەت و ئاین لە شوێنەکە زۆر باڵایە. جەنابی دکتۆر لەم کۆتایانە بینەری دۆکمنتەرێک بووم زۆر سەرنجی ڕاکێشەم بەڵێ باسی لەوە کرد دەڵێ کە مرۆڤ سەرەتا لە دایکە بێت منەمانکو بینەر عەرزی جەنابتێکم وەکو دکتۆرنا ئەڵەیە کە مرۆڤ سەرەتا لە دایکە بێت کۆمەڵێک دەمارەخانەی کەمی چالاکە ئەگەر بیکەین بە زمانێکی زۆر ئاسان یەک کێبڵ دەمارەخانەی هەیە و چالاکە بەڵام ئەم کێبڵە بە درێژایی یەکەم 2 ساڵی تەمەن زیادەکات هەتا لە یەکەم 2 ساڵی تەمەنە گورزەیەکی ئەجگار گەورە لە دەمارەخانە لە مێشکی مرۆڤ دروستە بێ بەڵام لە پاش 2 ساڵەوە ئەم دەمارەخانە تەنها دەسەکەن بە جیاواز بوون تەنها دەسەکەن بە دیفرنشیشن بە پێی ئەو شتێک کە تۆ تەرکیزەکەی تەسەری ئیتر ئەوەی کە زۆر گرنگە لە گەورە و گەشەبوونی مێشکە لە 2 ساڵ یەکەمی تەمەن هەڕۆیە دروستام قسەی لە ڕووزانستیەوە یەکەمی خانە کە لە مێشکە نەکیانی کە دروست بێت یەکە ئیشەکات یانەوەی کە سەیرە سەرچاوی مێشک و پێست هەردووکیان لە سەرچاوەیەکەوەیە لەلایەکەوە مێشک یەکێک یعنێ لە گەورەترین هینە ئۆرگانەکان بەڵام پێستێکە کە لە گەورەترین ئۆرگانەکانی جەستە گەورەترین ئۆرگانی جەستە بریتە لە پێست مێشک و پێست لە سەرەتا بە یەکەوە دوای ئەوە دوانێ وردە جیابنەوە لەوەکوی کە جەنابەت باسەکەی دیفرنشیشنەکەن بەشێکیان نێ ئەرکی دەماری وەرەگرێ بەشێکیان ئەرکی پێست وەرەگرێ پاراستن خۆیانی لە خۆیان یامەنی فکرێک تاتێ کە ئەم پێستە کە ئەم جەستەیە تەنهانی بۆ پاراستنی مێشک کراوە مێشک لە ناونێک کە لی سەرایە پارێزراوترین ئۆرگان لە جەستە مێشکە پارێزراوترین ئۆرگان لە جەستە مێشکە کە بە ئێسکێکی گەورە بەڕقترین ئێسک بە پتەوترینی ئێسک بە کۆمەڵێک پەردە بە دەوری مێشکایە و لەگەڵ شلێکە کە ئەم مێشکە مەلائکاتیە خانەکانی مێشک بە درێژایی تەمەن یعنی بڵێن لە سەرەتای تەمەنی هێنێ کەسەکانە هەتاکو تەمەنین 14 ساڵی وەکو ینی پێکاتە گەشەکە باش ئەوەی 2 ساڵەکە یەکەم دروستە 2 ساڵەکە یەکەم ئەوە تایبەتە بە دڕکەپەتک باش ینی دڕکەپەتک کە دروستە بێ وردە لەگەڵ درێژبوونی ئینسانە لەگەڵ فێربوونی وەستانی ئینسانە دڕکەپەتیکیش وردە درێژە بێ هەرچەندە ئاستی ڕێژەی یعنی لە درێژبوونی دڕکەپەتک لەگەڵ سا ڕێژەی درێژبوونی عمودی فەقەری ئێمە کەمترە باش ئەزای مەبەستەکە من چێ جەنابی دکتۆر لێرە بەتایبەت بۆ خەڵکە من پێش 2 ساڵ بەردامێکم کرد دەربارەی شاشە زیرەکەکان مەسەلەن ئایپادە ئایفۆنە تەلەڤزیۆنە حتا تەلەڤزیۆنی ئاسایی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگە نادا بە هیچ شێوەیەک مناڵ لە خوارد 2 ساڵەوە سەری هیچ جۆرە شاشەیەک بکە بەڕاستی من لەوە تێنەگەیشتمە تاکو ئەو دۆکمنتەرم بینی کە باسی لەوە کرا لە 2 ساڵی یەکەمی تەمەنە زۆرترین خانەکانی مێشک دروستە بن وتم لەوانەیە ئەو بابەتە پەیوەندی بەوە هەبێ بۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی ناهێڵە لە خوارد 2 ساڵە منداڵ سەری هیچ جۆرە شاشەیە بکە بۆی لەو 2 ساڵەیە باشترین و زۆرترین بڕەخانە لە مێشکی مناڵەکە دروست بێ سەرەتای دروستبوونی مرۆڤ سەرەتای لەدایکبوونی مرۆڤ مێشکیانوەنە ناسکە مێشکێوەنە ناسکە تەنانەت بۆ زۆر شتی بچووک لەوانەیە کاریگەریکی زۆرە بێ پەتایەکی بچووک یەکێمە بە ئاسای وەرگین لەوانێ بۆ کاریگەریکی زۆر بێ شڵەقانێکی سەر تەنانەگەر بیرت بێ بیرم بێ من ئێمەس بە مناڵی باسییان کرد یانوس نابێت کە دەستی مناڵ ڕاکێشی لەبەرەوەی کە خێلە بێ ماڵعلم یعنیەوەی کە ئێمە لە زانستا فێرێ بین ڕاکێشانی دەست دەمارەکانی دەست بە هیچ شێوەیەکی پەیوەندی نە بە خێڵبوونێ کەمە دەمارەکانە ڕاستەوخۆ لە مێشکەوەیە بەڵام یعنێمە پێچێک کە پێمان بڵێ شڵەقانێکی بچووکی دەست شڵەقانێکی بچووکی سەر شڵەقانێکی بچووکی جەستە کاریگەری زۆرێ بێ لە سەر مێشک بۆ یعنینە گرنگە لە 2 ساڵێکەمە گرنگە تەنانەت لە 3 ساڵی یەکەمیشە چ لە ڕووی خواردنەوە چ لە ڕووی کاریگەرە دەرەکیەکان بەڕاستی عنی بێت تۆ ئەوسا کۆرپی خۆت بپارێزی بۆ ئەوەی کە بتوانێت مێشکی لە کەشۆهایەکی تەندروستی گەورە بێ دەکرێت کە بە تەمە ناڕۆیشت کە بەردەکانی مێشک پێگەیشتن کە کاسەی سەر کە لە بیدایەتە یەکگرتوونیە کە لە سەرەتا
جۆرەکە لە کرکراگە و دوایەوە بێ بە ئێسک کە لە سەرەتا پێمانەڵێت هێشتا ئەمە ناتوانێت پارێزگاری لە مێش بکە بەتاوتی و بەڵامتر لە دوایە لە 2 ساڵ و لە 3 ساڵایە کە بێ بە ئێسک و بەتاوتی داخرێت و پارێزگارێکی تەواو لە مێشکەکە دەکرێت ئەمە بڵێنی پێمان گرنگە لە سەرەتای دروستبوونی کۆرپەکانتانە باشترنی ئاگاداری بارودۆخی مێشکی بکەن. یەکێک لەو ریسەرچانی کە کراوە نازان بەرچای جەنابەت کەوتووە نا بەڵام خۆتە زەم بۆ بەرنامانە بێ بخوێنمەوە لە بەرەی دکتۆری دەمودانم لە خزمەت جەنابتان ناتوانم مناقەشە بکەم. باسی لەوە کرد ئەڵێ ئەو کاتی کە شەڕی ڕۆمانیا بێ لە ساڵی 90ەکانە کە بڕێکی زۆر لە مناڵەکان هەتیوەکەون لە بڵێن خانەی چاودێری لە خانەکانی چاودێریە لە ناو کوردەواری خۆمانە پێڵەن هەتی و خانە لەوێ گەورە ئەبن بڕێکیان لەمانە ئەبەنە ئەمریکا خەڵک ئەدۆپشنیانەکە وەریانەگرێت بە خێویانەکات بەڵام کە گەورە بن بڕێکی زۆر لە مناڵەکان کێشەی مێشکیان تیا دروستە بێ هەندێکیان تووشی ADHD بن فرەجوڵەی و کەم تەرکیزی هەندێکیان تووشی ئۆتیزمە بن هەندێکیان تووشی خەمۆکیە بن هەتاکو کۆتایەکی بڕێکی زۆر لە توژینۆزانستەکەمان بەستۆتەوە بە یەکەم هەزار ڕۆژی تەمەنی مناڵەکانەوە ئەڵەن لەبەروی کە ئەم مناڵانە مێشکیان لە ناو ژنگێکی خێزانی گەشەی نەکردووە بۆی ئەمانیان لە 20 ساڵی و 3 ساڵی تەمەنەکانیان تیانە دەرکەوتووە ئەکرێت وابێت ئەوە لەوەسا بزەبت چۆن لە گەورەی هەرەمی ماسلۆمان هەیە بەڵێ حتا ینی با مەسەلەکە هەری ئەنباوی لێ نەیە کە ریپۆرت من دوێنە شەو سەیریەکێک لە راپۆرتەکانم کرد مناڵێک لە ژینگەیەکا گەورە ئەبێ یعنی کات خۆشەویستی دایک و باوکیەوە لێکە خۆشەویستی دەوروبەر و یعنی کە ئاسایشی دەوروبەری هەیە چۆن نەتوانێت کە هەسوکەت لەگەڵ دەوروبەریا بکە کراوەتر ئەبێ کیورێستر ئەبێ زیاترە گەڕێ بە دوایشتا لە بروی کە ناترسێت لەگەڵ یعنی مناڵێکا کە پیشانی ئەیە کە لە ژینگەیەکایە گەورە بووە کە خۆشەویستی نەدراوەتێ لێکە هەستی بە ئاسایش پێ نەدراوەتێ هەمیشەی کەشتێک کە درێ سەیری نەدەوروبەریەکە چاوەڕێکە بزانێ یاسە بزانێ کاردانەوەی گەورەکان چۆنە لەسەری چاوەڕێکە کاردانەوەی دەوروبەری چۆن لەسەری سیقەی بەخۆی نابێ باوەڕی ئەنی بەخۆی نابێ هەتاکو تۆ ژینگەیەکی تەندروست بۆ ئەنی مەشکی مناڵەکەت دروستکەیت لە پاشە ڕۆژیشە یکاوە کاردانەوەی بێ لەسەر شێوازی گەشەکردنی مشکی و تەنات ئەوەی کە من لە سەرەتا باسم کرد داتاکانی عنی کەوەرێگرێ مناڵێکە گەر تو هەر بەلەیان گەورەیکەی بەتەکید لە پاشە ڕۆژە کەسێکنی ئاسایی لێ دەرناچێ یەکێک عنی لە کێشە گەورەکان یەکێمە ڕۆژانە لەگەڵی نەخۆشەکانمانە ڕوبەڕۆی بێنەوە پێمانە دوکتۆر مناڵەکانمان تووڕەن مناڵەکانمانینە عەسەبین مناڵەکانمان بە قسەمان ناکەن مناڵەکانمان جنێو ئێن ئێخۆ ئێمە شانی وەڵن لێمەڵن پێیان کە مناڵەکانتان لەسەرتا لە دایکە من کاغەزێکی سپیە تۆشتی لەسەر ئەنووسی مناڵێکە گەر دایک و باوکی تۆڕە نەبێت تۆڕەی لەکوێوە فێرە بێ مناڵێکە گەر دایک و باوکی تۆڕە بێ یخۆک و پەپولە گەورە نابێ تەنانەت یعنی زۆر کەسکاڵێت تووڕەبوون ویراسی و تووڕەبوون بۆ ماوەیە و نازانم چی نازانم چی خۆیت لە حقەتا تووڕەبوون فێربوونە تۆ یعنی ئەگەر لە ژینگەیە کا گەورەبی کە هەمووی بقیژێنێ کە هەمووی زمانی گفتوگۆی ئاسایی بە دەنگی بەرز بێ هەر خۆ یعنی بێگومان تۆش کە گەورە ئەبی و ئازانی کە زمانی گفتوگۆی ئاسایی دەنگی بەرزە لەبەرەوە دابینکردنی ئەو ژینگانە لە مناڵیا بۆ مێشکی مناڵەکەت یعنی کاریکەریکی زۆر زۆرێ بێ لە پاشە ڕۆژیان خواردن چیان بینێ بۆی کە مێشکیان بەباشی گەورە بێ هەموون جۆرە خواردنێکیان بێت مەسەرەن فینگریان بینێ پەتاتەی سوورۆکراوی کە لە ڕوو ناسوورەکرێتەوە پەتاتە اینجا خۆی علیمە مەسەلەکە بڵێن یعنی نێ هەڵگری چەند ڕوویە سەیری گازانی چێمە بڵێ ئەمە بفەرمووی مایان نەرێ ئەخسم خۆم حەزم لە پەتاتی خۆت گەورێت بۆ مناڵی بچووک مناڵی خوارد و ساڵە جەماتی مۆنتاژەڵەن زۆر خۆشە بەخۆش زام زۆر خۆشە تەسەور کە تۆ خۆت لە مناڵیە بەڵێ تۆنی حەزت لە فنگەر بێت و دایک و باوکت نەدەنێ داڵم بەجگاری داسا من بەبەستم لەوەیە هەموو شتێکیان لە سروشتا فرەلایەنن بێگومان دەسا من باسی پەتاتت بۆ بکەم پەتاتە یەک شەکری زۆر زۆرتیایە نیشاستەیە کە بەڕاستی شەکر خواردنی مێشکە باشە کە بەڕاستی خواردنی مێشکە لەلایەکی تر ئێمە لە زانست ئاوا فێر بووین شەکر یعنی بۆ میتابۆلیزمکردنی شەکر بۆ هەزمکردنی شەکر لە خانەکانی جەستە پێویستت بە ڤیتامین بیەکانە بە تایبەتی ڤیتامین B1 و B6 و B12 کەواتە تۆ هەتا پەتاتە زیاتر بی بە مناڵەکەت بەڵام سەرچاوی ڤیتامین بیەکان کە لە سروشتا کەمن
لێ کەمتر بێ ئەو کاتە تۆ کەمی ڤیتامین B لە جەستەی ئەو مناڵە دروستەکەی کە ڤیتامین B خۆی بۆ خۆی گرنگە بۆ گەشەکردنی مێشک بەڵێ لەبەرەوە هەموو شتەکانی فرەلایەنە ئەکرێت تۆ پەتاتی بیتێ بە بڕێکی کەم هەم خۆی لە ڕووی دەزان دەزانانی کێشەکەی من لە چیا دکتۆر مەسەرەن زۆر جارێ بین لە ڕێستۆرانتەکان جناب شتەی بینی مناڵی خوارد و ساڵ لە جێگەی مناڵەکان دایانێن شاشێکی زرگە خەنە بەردەستی ئەپادێک خەنە بەردەستی یەک قافینگەرە خەنە بەردەستی کە لە ڕۆدا کوڵاوە بەڵێ لەگەڵ تۆزەکە چاپا مناڵەکە داین شەخەریکی بە سەری و شاشەیەکە ئەگە لە دەوروبەری خۆی نامێنێت بەڵێ یعنی جۆرێک لە ئیدمان دروستەکە ئەی باش ئەگەر ئەمە ئیدمانەکەی ئەوە ئەگەر ئێمە وا لێ بکەین کە هەمان مناڵ قاپێک گۆشتاوی لە بەردەمدا بنین گۆشتاوەکە پەتاتەکەی تیا کوڵابێ ئەوە خۆ هەر زۆر باشتر جامنەوەی کە خەریک بوو باسی کەم جەنابەت پێش من باست کرد ئیدمان بوون لەسەر شیرینی بەڵێ لەبەروی کە مێشک بە تاقتەنیا شیرینی وەرەگرێ ئەس لەبەروی کە هەوڵی مێشک تەنانەت دێکێک لە کێشەکانی نازانمەگە جارێکە باسم کردێ لەگەڵێن جەنابتا کێشەکانی کیتۆ لەوەی کە شیرین نای بە مێشک کە مێشک هەوڵای بەها شێوێک لە شێوەکان بێ کە شەکر وەربگرێ تۆ کە پەتاتە خەڵک ینی فێری شیرینیە بێ لە هەمومان زۆر ینی خەڵکە بینین لە ئەڵێ من ناتوانم بەرگەی کێکێک بگرم نەی خۆم ناتوانم بەرگەی شیرینی نەگرم نەی خۆم ئیدمانم لەسەر شیرینی کردو ئیدمانکردن لەسەر شیرینی لەو ینی ڕۆیە کە مێشک شیرینیت لا خۆشەکە کە مێشک بەڵساکە و کاتی کە شیرینی بە مێشک لە مێشکن هۆرمۆنین دڵخۆشیت بۆ ئاڕێژێ لەبەروی تۆ جستەی تۆ فێرە بێ جستی تۆ لە بناڵیوە فێرە بێ چ کاتێک شتێکی شیرینت خوارد جستت هەست بە دڵخۆشیە لایکداتێ لایکێکداتێ لەبەرەوە مە جۆرێکە لە فێر بوون ئەکرێتەوە ئەو لەوسا بڕە پەتاتی کە ئەیەیتێ نێڵێ بگاتەوەی کیسەکە بە تەواوەتی یعنیەوەی کە لە ڕێستورانتەکانە داێنن بۆ توکامەش جۆرێکە لە ساخکردنەوەی بەرهەمەکانی خوان و جۆرێکە لە هەڵخەڵەتاندنی خەڵکەوەی کە باسمان کرد لە ئەکرێت لە برێوی کە تۆ کیسێکی پڕی لە فنگەری پەتاتی بیتێ بە سێ کەسەوە کیسێکی فنگەر تەواو بکەن مەسەلەن شێوازێکتر لە پەتات شێوازێکتر لە شیرینی بەرێ کە شێوازێکتر دای لە شیرینی پێویستی بە شیرینی پەتاتەی کەمتر اینجا باسی شێوازەکەی ترخات و ڕێزان بە سپاسەوە ڕاپۆرتی شامەدە کردو دەربارەی خورما کە جەناب زۆر لە من باشترە زانین سوودەکانی خورما چەندێکە با تەماشاکی ڕاپۆرتی خات و ڕێزان بکەین بزانین دەربارەی خورما و سوودەکانی خورما کە شیرینێکی باشە و تەندروستە و پرۆتینیشی تایە و ڕیشاڵیشی تایە و ناشە لە قەبز بین و واشەکە لە مێشکە هەست بە دڵخۆشی بکەین ئەوا بینین و ئەگەڕینەوە خزمەتتان چونکە دەرباری سەرێ شەش پرسیارمان هەیە و بەتابە سەرێشە ڕەمەزان وانی مێشتنیشمان هەیە لەگەڵمان من الله أكبر الله أكبر الله أكبر خودای گەورە لە قورئانی پیرۆزدا خواردنی میوەی پێش خواردنی گۆشت خستووە لە ئاەتی 20 و 21 سوڕەتی واقعەدا دەفەرمێت وەفاکهەتین مما يتخيرون واللحم طيرا مما يشتهون هەر بۆیە خواردنی میوە و خورما پێش نان خواردن سوودی زۆری هەیە بەتایبەت پێش خواردنی گۆشت چونکە خورما و میوە ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە کە هەرسکردنیان ئاسانە و بە خێراییش دەمژرێن ڕێخۆڵەکان ئەو شەکرانە بە ماوەیەکی کورت دەمژن کە چەند دەقیقەیەکە و دەبێتە هۆی ئاودانی لەش و پڕکردنەوەی پێداویستی ئەو بەشانەی کە برسیانە یان پێویستیان بە شەکرەکانە. بەڵام کاتێک کاگەدەت پڕ دەکەیت ڕاستەوخۆ بە خۆراکی جۆراوجۆر واتە بەبێ خواردنی میوە ئەوە پێویستی بە نزیکەیی 3 کاتژمێر دەبێت تاوەکو ئەم خۆراکە دەگات تا ڕێخۆڵەکان و دەیمژێت. ئەو کاتە ئەو ئەندامانەی کە برسیانە یان پێویستیان بە شەکرەکانە ئەوە بۆ ماوەیەکی درێژتر بە برسێتی دەمێننەوە. شەکرە ئاساییەکان کە لە خورما و میوەدا هەیە جگەلەوەی کە هەرسکردن و مژینیان ئاسانە سەرچاوەیەکی هێزی بنچینەیشن بۆ خانە جیاوازەکانی لەش.
خورما یەکێکە لەو میوە شیرینە بەتامانەی لەبەر سونەت و گرنگی پێدانی لەلایەن ئاینی پیرۆزی ئیسلامەوە خەڵکی گرنگێکی زۆری پێدەن بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و خواستێکی زۆری لەسەر دەبێت و هاوڵاتیان بۆ ڕۆژوشکاندن پەنا دەبەنە بەر جۆرەکانی خورما. هەر ناوی خورما هاتووە زیاتر ڕاستە لەو زمانە تەکنۆلۆژیا نەبوو پێشکەوتن نەبوو بۆ دەرەجێ مەسەلەن ئەم نوع عەشیرینیانە نەبووە بەڵام زانیویانە کە سوودێکی باشیە خورما بۆیە بە خورما ڕۆژیان شکان و ئێمەش هەر لەسەر ئەو نەریت و ئەو نەمتا هاتوین شکانی ڕۆژومان زیاتر هەر بە خورمایە ئەو شیرینی و ئەو تاقەی کە ئەداتێ فەرقیە لەگەڵ شیرینی لوقمە قازی و بەعزە شیرینێکی تر ینی تەسیرێکی وا سلبی نییە لەسەر زۆرن ئەو خواردنانەی کە هاوڵاتیان لە کاتی بەربانگدا بۆ شکاندنی ڕۆژوەکانیان دەیخۆن بێ ئاگا لەوەی کە هەندێک جار گرفت بۆ تەندروستیان دروست دەکات و ڕەنگە ببێتە هۆکارێک بۆ دروستبوونی کۆمەڵێک نەخۆشی قورس و درێژخایەن. یەک خورما نزیکەی 30 کالۆری وزەی تێدایە زۆربەی پێکهاتێ خورما لە کاربۆهیدرات پێک دێت بەشێکی تری بریتیا لە پرۆتین و کانزاکان و ڤیتامینەکان بۆیە زۆر جار بە خواردنی چەندەن کێک خورما هەست بە تێری دەکەیت. چەندین جۆر خورماش هەیە کە گرانترینیان خورمای جۆری فەڵەستینیە کە نرخەکەی لا 20,000 دینارەوە دەست پێ دەکات و هەرزانترین جۆری خورماش خورمای بەدرەویە کە نرخەکەی لە 1500 دینارەوە دەست پێ دەکات. پیرۆزی ڕەمەزان خواستێکی باش لەسەر خورما وشکەکانەیە بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر خورماشلەکان قرزانترینمان لە خورمای بەدرەویەوە دەست پێیەکە کە سارەکەی لە 1500 دینارەوە دەست پێیەکە گرانترینیشی خورمای فەلەستینیە کە سارەکەی لە 20,000ەوە دەست پێیەکە. مامۆستایانی ئاینیش دەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەزڵی خورمای یاوە بەسەر ئاودا و فەرمانی کردووە بە ڕۆژوشکاندن با خورما و دەفەرمێت ئەگەر یەکێکتان ڕۆژووی شکاند با بە خورما بیشکێنێت چونکە بەرەکەتە ئەگەر خورمای دەست نەکەوت با بە ئاو بیشکێنێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە ئەفەرمێ ئێواران کە ڕۆژووتان شکان فەزلی خورمای یاوە بەسەر ئاوە لە یەکەم جارە فەرمێ لە حەدیثێکا فەرمێ بە 3 دەنگ خورما بیشکێنن یان 5 دەنگ یا 7 دەنگ کە لێرە تاکیشی تایە کە حکمەتەکەی خوای گەورە خۆی ئەیزانێ بۆ ئەوەیە کە ئەم ڕۆژۆوانە لەوە چێ ئەگەر بە خواردنێکی تر دەست پێ بکە لەوە ئەچێ بۆ نمونە بە شتێکی چەور دەست پێ بکە زەختی بەرز ببێتەوە و تووشی جۆرێک لە نەخۆشی ببێ لەوە ئەچێ مەسەن ئەگەر بە ئاوەکە بیشکێنێ خۆی زەختی دابەزی بێ ئاویش زیاتر زەخت دابەزێنێ بۆیە لێرە خورما شتێکی وەکو بڵێ وەسەتە لە بینی هەردووکیانە کە خورما زەخت بەرز ناکاتەوە و ئەگەر کەسێکی شەکرەی دابەزی بێ شەکرەکەی تەوازن ئەکا خورما لە هەموو خواردنێکی تر زووتر هەرز دەبێت ئەویش چەند دەقیقەیەکە و دەوڵەمەندە بە ڤیتامین و شەکرەکان. بە پێی توێژینەوەکان شیرینی سروشتی خورما شەکری تاکی فراکتۆزی تێدایە کە شیرینیکی سروشتی زۆر باشە دەتوانرێت لە جیاتی شەکری سپی بخورێت لە جیاتی ئەوەی شەکر بکرێتە چاوە دەتوانرێت بە خورما بخورێت. لە کاتی دابەزاندنی شەکری خوێن باشترین خواردن خورمایە چونکە شەکرەکەی ناوی شەکری تاکە و ئاسان هەرز دەکرێ و زوو شەکری خوێن ئاسایی دەکاتەوە و
زوو دەگاتە خانەکانی مێشک هەر بۆیە سونەت وایە بە خورما ڕۆژوو بشکێندرێت. دەست خۆشخات و ڕێزان ماندوو نەبیت و سپاس بۆ بە ڕێزانش کە بەشدار بوون لەگەڵمان. دکتۆر دیار لەگەڵ خورمابینە هەیە؟ خۆرما خۆم بەڵێ. ئەی کونجی خورما خۆشترە. ئەزانی ئەو لە سلێمانی هەیە کونجی خورما؟ بەڵە بەڵێ هەیە. ئێستا ئێمە لە منتیقەی گەرمیان کاتە مناڵ بووم بیرمە هەر کۆبوونەوەیان بۆ کرد. قوسنی تایبەتی هەیە بە سانانە عادەتەنەوە بۆ ڕۆژە ساردەکان بەڵێمە لەبەرەوەی کە سەرچاوێکی زۆر زۆری باشی وزەیە بەڵێ لەبەرەوەی کە وزەکەش چۆنە تەنانەت یانێگەر ڕوسا جەنابەت لە من حەزت لە شاخەوانی و باڵشتی وا زیاترە هەمیشیانەڵێن کە میوەی و شکرا و بەری لەگەڵ خۆت بۆ شاخەوانی وچیتە ئەو دەشت و دارانە لەبەرەوەی کە بڕێکی زۆر شەکر و وزێک داتێ لە ماوەیەکی زۆر زۆر کەمە باڵێ ئەوەش بۆیە بەڕاستینەی کونجی خورما شتێکی عنی نایە نایە ئەوە کارمەند دەنگەکەمانەڵێ هەڵی ئەیکەن بە ناو ڕاشی شای خۆن زۆر خۆشیشە. دکتۆر حەزەکەم باسی ئەوە بکەین کاتی خۆی ئێمە کە مناڵ بووم کە ئەچین بۆ میوانی یا کە میوانمانە هات میوەمانە بر بە هەدیە بەڵێ و کە میوانیش هاو میوەیە هێنا بە دیاری بەڵێ ئێستا لەم ئەخیرە ئەیتر بۆ بە مۆدر شیرینیە هێن و چۆکلەتە هێن و ئەمانە ئەویش هەر جۆرێکی ترە لە شیرینی ئەویش هەر جۆرێکی ترە لە شەکر دەی قسەکەی منیش ئەمەیە بەڵێ ئێستا ئەگەر من بێم بۆ ماڵەکەی جەنابەت کە هەرماڵی خۆمە پێت خۆشە کیلویەک شیرینی بێنم یا پشوتێکی گەورە بێن لەگەڵ دەسما وەڵاوەی کە تۆ خۆت بە باشێزانێک بێگومانێکی خۆشە بۆ بێگومان ئەمەیە کە باسم کرد کە شەکر کە چۆن ینی شیرینی با بە شێوێکی گشتی باسیکەین شیرینیە کە چۆن کاریگەری لەسەر مێشکەیە کە جۆرێک لە فێربوون لەسەر مێشک دروستەکە ئەو یعنی شیرینی کە تۆ ئەی بە مێشک خەڵک یان خۆی بەڕاستی یەکێکیان لە کێشە گەورەکانی بڵێن یعنی تەندروستی زیادە ڕۆیە لە هەموو شتێکە زیادە ڕۆی لە هەموو شتێکە زیادە ڕۆیە لە شەکر خواردنە زیادە ڕۆیە لە شەکر نەخواردنە ئەی ئەڵێن ئێستا ئەڵێن بۆ نمونە تخوا باوەکو خۆیان بڵێم میوە زیایە پێویستمان بە میوە نییە نەخێر شەکر دەرمانی خانە شەرپەنجەیەکانە خانە شەرپەنجەکان بە شەکر گەورابن بەڵێ جاگەروا بێ ئێستا بێ دکتۆر دیار قەت شەکر نەخوا قەت شیرینی نەخوا ئەگەر ئەزوا وایە هەمانی بەڕەحمەت بێ باپیر من هەمیشە کە ئەچوون بۆ لای لە شوێنی ئیشی خۆیان لە شوێنی کارکردنی خۆیان هەمیشە نەگەکنەوە شەکری کوڵۆ یعنی کە ئێستا بە دەگمە لە ماڵانە هەیە لەوانەیەز بڵم 4 شەکری نێکڵۆ لە دەوروبەریا بوو دێکە هەر وەکو میوە شەکری ئەخوارد. چەند ساڵش ئەمری کرد؟ ماشەڵڵا لە 105 ساڵ زیاتر 105 ساڵ زیاتر تووشی ئەڵزەهایمەر بوو لە بیرچوونەوە بێسەرەتان و بێزەهایمەر بێسەرەتان و بێزەهایمەر توانای مشکیشی باش بوو ئەوە یعنیەوەی کە هەمومان نەزانین کە چۆنی وەفاتی کرد و لە هیچ کەسێکیش بۆ ئەو ئاسانتر نەبووە کە دەستی بگا بە باشترین نەبووە قەڵەویش نەبووە بەڵێ قەڵەویش نەبووە 30 کیلۆگرام بکە بەڕەحمەتی خوا چوو بەڵێ ئەمە نەمەسا پێمانەڵێ کە لە سروشتە هەموو شتێک بخۆ بەڵام سا بزانە لە کاتی خۆی و بە بڕی خۆی خەڵک سا زۆر باسی میوەکە کە میوە خراپە و کە نابێ میوەن بخورێ لەوانەیە بڵم تا ڕادەیەک ڕاستە کە نابێ میوە بە شەوا بخورێ میوە خۆی باشتر بە ڕۆژا بخورێ لەویش یانێتەوە سەرینە ئەوەی کە ئەتوانم یعنی کە باسی کەم مێشک تەنها مادە مێشک تەنها پێکاتە کە نایڵێ بە خۆڕای لە جەستە دەرچێ شەکرە مێشک تەنها شەکر گلێتەوە دەکە و شەکری کە گلێتەوە بە شێوەی چەوری هەڵێگرێت لە ناوجەستا بۆ یعنی خەڵک لە چەوری خواردن و لە گۆشت خواردنەوە قەڵەوە نابێت خەڵک لە شیرینی خواردنی لە ڕادە بەدەر قەڵەوە بێ لە کاتێک کە شەکری زۆرت خوارد کە بڵێن ینی کەنا هاوسەنگیە گڕوویە لە بینی بڕی سەرفکردنی شەکری تۆ و لەگەڵ بری وەرگرتنی شەکرتون ئەو کاتە قەڵەوی و دروستبوونی چەوری نەدروسە بێ تەنانەت یعنی ئێمە لێمەن هەموو کاتێک بڵێن ینی ئامۆژگاری خوێندکارانەکەین ینی لە کاتی دەرس خوێندنە و لە کاتی سعیکردنە شیرینی بخۆ
چکەەوە خۆراکی مێشکت باشتر ئیشەکە تەنانەت تۆ ئەو شەکری کە لەوانەیە لە کاتی خوێندنە لە ڕاددەبەدەر وەرگری قەڵەوت نەکە لە بەروی مێشکت سەرفیەکە لەبەرەوە نیە گرنگە کە بزانیت چ بڕێک لە چ کاتێکا لە ئەیخۆیت جابایەکشت لەرە کورتکەمەوە ڕێکخراوی بەریتانی بۆ شێرپەنجاڵبەت بە ئیجازەی جەنابە بێ دەبینە بێ لە حزورتە ڕێکخراوی بەریتانی بۆ توێژینەوە لە شێرپەنجە ئەڵێت یەکێک لە بیر و باوەڕە هەڵەکان دەربارەی شێرپەنجەوەیەوە ئەزانن شەکر هۆکاری شێرپەنجێ و خانە شێرپەنجەیەکان بە شەکر زیادەکەن غەڵەتە لەبەروی هەموو جۆرە خانێک لە لەشی مرۆڤە بە شەکر ئەژی ڕاستە خانی شێرپەنجەی و ناشێرپەنجەیش وەکو جەنابی دکتۆریش فەرمی شەکر و شیرینی بەڵام بە بڕی خۆی بە بڕی معقول لە کاتی خۆیان بۆ کارکردنی بەش گرنگە هەل لە بەرەش جەنابی دکتۆر دژیکی توێ لە بری واکە مێشکت بۆ سەرئیشکردن دوا پرسیار دژیکی توێ وانە بەڵێ بێگومان باش چکە لە بەرنامەکان ترە باسمان کردو بۆ ئێنە کردو بە پرسیارم جارە دوا پرسیار سەرێشەی بە ڕۆژوو بوون بەڵێ کە خەڵک بە ڕۆژەوە سەرێشەیە بێ بەڵێ چۆن وا بکە سەرێشەکەی کەمتر بێ و لە سەرێشەکە ڕزگاری بێ ڕۆژوبوون ینی سەرێشە لە کاتی ڕۆژوبوونە کۆمەڵە زۆر زۆر هۆکاری هەیە بەشێکی پەیوەندی بە دابەزینی شەکرەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دابەزینی شەکرەوە کام شەکری کە تۆ لە بەربانگ و لە پاشێوا وەرێگری لەوانێت تاکو کۆتایی کاتی ڕۆژووکردنەکە بڕنەکە لەبەرەوە پێچێت تۆزێک دابەزینی شەکر لە خوێن تاڕووبا کە ئەمە بێگومان دەبێتە هۆی توشبوون بە شەکرە بەسە توشبوون بە ژانەسەری لە کاتی ڕۆژووبوونە کێشەیەکی تر کە کێشەیەکی زەقە لە کاتی ڕۆژووبوونە کە بێتە هۆی ئەوەی کە تووشی ژانەسەرت بکە بریتێ لە نەخواردنەوەی ئاو ئێمەسا مێشکمان لە ئاوا مەلاکە مێشکمان یەکێک سالۆ پێکاتانی کە ئاوی خۆی گل ئەیاتەوە بە دەر لە ئاوی جەستە کە بڵێن فشاری خوێنی تایبەتی خۆی هەیە بە دەر لە فشاری خوێنی جەستە واردە فشاری خوێنی جەستی تۆ بەرز بێ بەڵام بۆ ئەنی مێشک لێهێنە جیاوازە لەبەرەوە ئەم یعنی دوو هۆکارە سەرەکێت هەردووکیانی هۆکارن بۆی کە تووشی ژانەسەر ببی لە کۆتایی کاتی ڕۆژووگرتنەکەتە ئاوەکە ئەوەنە چارەسەری نییە چکە تۆ چەندێک بڕ ئاو بخۆیتەوە لە مەعیدە تەنها نیم سەعات بۆ سێ چارەک ئەو پەڕی بۆ سەعاتەکە مێنێتەوە ئەنێگەر تۆ سەعات چوار لە پارشێوە 2 لیتر و نیوە ئاوەکەی کە ڕۆژانە ئەبیان بیخۆیتەوە بۆ سەعات 5 یانتر ئەو لە مەعیدە پەڕێحوتیبانی تر هەمووی کراوەتە دەرەوە لە هەر هەمووسای کراوە دەرەوە ئەکرێ بەدیلەکەی ئەوە بێ جێگرەکەی ئەوە بێ کەنێ خواردنەکانی پڕ لە ئاو بخۆیت خواردنە شلەمەنەکان بخۆیت خواردنەکانی کە بڕێکی زۆر ئاویانتیایە لە لایەکی کەشەوە هەم بۆ مەسلەی شەکرەکەش هەمان بۆ مەسلەی شەکرەکەش دەکرێت تەرکیزکەیتە سەر ئەو خواردنانەی کە شەکری سووکیانتیایە بۆ ئەوەی زوو بچە ناوخوێن و بۆی زوو کاریگەریان هەبێ ئێمە سا لە بیرمان نەچێ مێشە کاتێک کە شەکر لە خوێنادا ئەبەزێ هەوڵەیە کە ئەم چەوریانە بتوێنێت تۆ بیکا بە شەکر ئەو ئەو یاسا پرۆسێش لە کاتی ڕۆژووگرتنا ڕوئەیە کە یەکێک لە پێکاتەکانی کە لەگەڵیان دروسە بێ ئەوە شەبێتە هۆی توش بوون بە ژانەسەر بەڕاست دکتۆر دیار نەجیب عەبدولکەریم المدەڕیس سوپاس بۆ ئامادەبوونێ سوپاس بۆ زانیاریەکانە خزمەت لە ئێمەوە سبەی شەو کاوان تاکەوان نابێت ڕۆژی شەمە هاوڕانەگەڕانەوە خزمەتتان کۆمەڵێک بەرگەشتمان بۆ حازرکردون لە شەوەکانی ترا لە خزمەتانە عەرزیەکەین هەتاو کاتە ڕێز و حورمەتی ئەمەدەکار و پێشکەشکاری بەرنامە و تاوای ستافی و نەری و داری قبول فەرموون سەرتی بیان جێگەت خاڵی نەبێت جێت پار لەگەڵ کاک سەرتی پان بەرنامان پێشکەشە کرد شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ